وامجارش هاتمەوە بە هاوڕێم شادابمەوە وامجارش هاتمەوە بە هاوڕێم شادابمەوە Parçaka pas, paras. Parasan, parçaka ben. Nasıl şöyle biraz. Ama bak, albates. ئێمە بۆ دەستپێکی ساڵی خوێندن 160 قوتابیمان وەرگرت و تایسە پۆلی یەکەم هەموو قوتابیەک بە ڕوغبەتی دایک و باوکی خۆی نەمامێکمان لەگەڵ وەرگرتووە بۆ زیاتر سەوزکردنی بینای قوتابخانەکە لە پۆلی یەکەم پارساڵ بەڕووبەری 600 مەتر دووجا باخچەیەکمان دروست کردووە لە پشتی قوتابخانەکەەوە هەر بە هاوکاری کەسوکاری قوتابیان ئەم ساڵیش لێرە ڕوبەرێکی فراوانمان هەیە لە پێشەوەی قوتابخانەکە ئەمانەوەش بەدەستی باوکو دایکان و قوتابیانی خۆشەویست سەوزکەین بۆی قوتابیان فێری ڕێزگرتن لە سروش بوون و چیتر نەمام نشکێنن و ڕێز لە بینا حکومیەکان بگرن ئامانجی ئێمە ئەوەیە نەمامەکانمان سەباح بەحە لەگەڵ کۆمەڵێ سنۆبەری هەمیشە سەوز کە چوار وەرزە سەوزن بە شێوەیەکی پلانێکی جوان ئەیان نێژین لە ناو قوتابخان کاری قوتابیان بە هاوکاری کە سوکاریانەی نێشت 160 قوتابیمان وەرگرتووە بەڵام هەندێک قوتابی ڕەنگەباری بژێویان باش نەبێ زۆرمان لێ نەکردوون تقریباً 120 نەمامێکمان وەرگرتووە